وەک مۆدێلێکی سیاسی لە هەرێمی کوردستان ساڵانە لە کۆتایی مانگی هەشت و لە یادی سیوێکی ئابدا یەکێتی و پارتی یەکتری با خیانەتی گەورە و مێژوەیی تۆمەتبار دەکەن. کات سیوێکی ئابی ساڵی 1996 و گەرمەی گەڕێکی نوێی شەڕی ناوخۆی نێوانیەکێتی و پارتیە تا ئێستا یەکێتی براوەی شەڕەکەی و جگە لە پارێزگەی سلێمانی شاری هەولێریشی لە ژێر دەستدایە و حکومی وڵات ئەو دەیکات. بەڵام لەو ڕۆژەدا پارتی دیموکراتی کوردستان باوکاری هێزەکانی ڕژێمی باس و لە ڕێکەوتنێکی ئاشکرادا هێرشی بۆ سەر هەولێر هێنایەوە و هێزەکانی یەکێتی پاشەکشیان بەرەو ناوچەکانی سلێمانی و دواتریش سەرسنووری ئێران کرد. پارتی بەهانەی پەلکێشکردنی سوپای باسی بەوە هێنایەوە کە یەکێتیش پەلکێشی سوپای پاسدارانی کردووە و بەم هۆیەوە هێزەکانی پارتی تێکشکاندووە. ساڵانە یەکێتی و پارتی وەکو مۆدێلێکی ململانێ و خوێ بە برینداکردنی ئازارەکانی شەڕی ناوخۆدا بەردەوام یەکتری با خیانەتی مێژوویی تۆمەتبار دەکەن. مەکتەبی ڕاگەاندنی یەکێتی ڕاگەندراوێکی بۆ یادی سیوێکی ئابی ئەمساڵ بڵاو کردوتەوە. ڕاگەاند و ئەمڕۆ ساڕۆژی خیانەتێکی مێژوویە سوپای باسی فاشی لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆدا هەولێری پایتەختی حکومڕانی کوردستانی داگیر کرد بە هاوکاری هێزەکانی پارتی دیموکراتی کوردستان. دوای ڕاگەندراوەکە دەستگای ڕۆشنبیری و ڕاگەاندنی پارتی دیموکراتی کوردستان وەڵامێکی توندی یەکێتی دایەوە و ڕاگەیان سیوێکی ئاب دەرەنجام و کاردانەوەی هێنانی بەلێشاوی هێزی سوپای پاسدارانی ئێران بوو لەلایەن یەکێتیەوە لە شەوی 16 لەسەر حەڤدەی ئابی ساڵی 1996 کە لە چەند قۆڵێکەوە پەلاماری خاکی کوردستانیاندا. لە ڕاگەندراوەکە یەکێتیدا هاتووە نەتەوەیی سیوێکی ئاب شەڕی ناوخۆ و ناکۆکی سیاسی وڵاتەکەمانی گەیاندە لووتکە و خیانەتێکی مێژووی لێکەوتەوە. پارتی لە وەڵامدا دەڵێت لووتکەی خیانەتە و کاتە بوو کە لە 16 ئۆکتۆبەری 2017 با ڕێکەوتنێکی ژێربەژێری بەشێکی یەکێتی نیوەی خاکی کوردستان با کەرکووکیشەوە تەسلیمی نێرانی گەلی کوردستان کرا. با گوێرەی ڕۆژمێری ساڵ سیوێکی ئاب وەکە ڕۆژێکی دیکە یاسایی مانگ و ساڵەکەیە، بەڵام لە مێژوودا پارتی بە ڕۆژێکی پڕشانازی و دەستکەوت ناوی دەبات و لە بەرامبەردا یەکێتی بە ڕۆژی خیانەتی گەورە و فرۆشتنی خاک پێناسەی دەکات.